سلااو هاوڕێم، خوشحاڵم کە دیسانەوە لە خزمەتێوم بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە چەنێلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت. ئەگە لە بیرتان بێت بەڕێزانم، باسی گرنگی و ئەرزشی بیتکۆینمان کرد لە ڤیدیۆیەکە کە سایتێکیشم پێ ناساندن، سایتی کوینپات بوو کە توانن لەوێ بە شێوەی ئۆتۆماتیک ئەرزە دیجیتالیەکان ماینینگ بکەن، وەکو بیتکۆین و ئێتێریۆم و بیتکۆین کەش و داچکۆین، بەڵام هەر وەکو پێرفێکت مانی و پایر بۆ ئەوەی کاتێک کە ئێوە بیتکۆین ماینینگەکەن یاخود بەدەستێنن ئەو بیتکۆینانەی ئەو ئەرزە دیجیتالیانەی لەو سایتانەیە ڕابکێشنەوە بینە ناو حساب بانکێک یاخود جانتەی پارە یاخود جانتایەکی پارەی ئەمن. بەڕێزانم، سایتی ئەمڕۆ کە دەمەوێ بۆ ئەوەی ئێوە فێر ببن و کاتێکە بیتکۆین و یا هەر ئەرزێکی دیجیتال لەو سایتانەی بەدەستێنن بینە ناو حسابی خۆت. سایتی جیهانی بلاکچینە، بلاکچین جانتایەکی پارەی ئەرزی دیجیتالە. بلاکچین بۆ ئەوەی بەکاردێت کاتێککە ئێوە بیتکۆین یاخۆ هەر ئەرزی دیجیتالێک لەو سایتانەی بەدەستێنن یاخود ماینینگیەکەن بینە ناو حساب بانکی خۆتان یاخود جانتای پارەی خۆتان کەویش بلاکچینە. بەڕێزانم، بۆ ئەوەی بچینە سەر نانووسین لە وەلێتی بلاکچین یاخود جانتای بلاکچین، لە گوگڵە سێرچەکەین، چانێلەکە سابسکرایب بکەن، زەنگوولەی تەنیشتێ دایگرن بۆ ئەوەی هەر کاتێ من ڤیدیۆ نوێ بڵاوەکەمەوە ئێوە ئاگادار ببنەوە. بلاکچین والێت، بلاکچین والێت ئینتێرەکەی دێنە سەر یەکەم. کاتێکە کلیکت کرد بەڕێزم دێ ئەو سەفحەیە. هەر وەکو گوتم بلاکچین هەر وەکو پێرفێکت مانی و پایر جانتایەکی پارەیە. بەڵێ بەڕێزانم، ئەچینە سەر بەشی ساین ئاپ. لێرانە ئیمەیلێک، ئیمەیلی خۆت بێ، پاسوێردێکی ئەمن دانەی، پاسوێردەکە ئەمن بەڕێزانم. دووبارە هەمان پاسوێرد، کاتێک کە ئیمەیلت نوویسی پاسوێرد، دووبارە هەمان پاسوێرد، لەسەر کرێت والێت کلیکەکەی. بەڵێ هاوڕان، هەروەکو ئەبینن من زۆر بە ئاسانی توانیم والێتێکی بلاکچین، جانتایەکی بلاکچین یاخود حساب بانکیەکی بلاکچین کە پشتگیری لە بیتکۆین و ئەرزە دیجیتالیەکانەکە من توانیم زۆر بە ئاسانی دروستی بکەم. لە دەستە ڕاستە لێرانە لەو بەشەی بەڕێزم سعری ڕۆژانەی بیتکۆینت پێشانەدان و ئەوەش کە تاکو ئێستا بیتکۆین چەند بەرزی و نزمی هەبووە لە سعرەکەیدا. ئێستا یەک بیتکۆین بە $10,000 و $719 سعری ڕۆژانە لێرانەت پێشانەدات. گرنگترین بەشەکانتان پێرم بەڕێزانم. لە بەشی سێکۆڕێتی ڕسێنتی میل ئەچیە ناو جیمەیلی خۆت، ئەو جیمەیلەی کە داتە بوو نانووسین. هەروەکو بینم بەڕێزم نامەیە کاتیە مەسێجێک هاتیە لە بلاکچینەوە، ئەوە یەکەوە. لەسەر ئەو ئایکۆنە شینە کلیکەکەی. ئەوە بوو چێ بەڕێزم؟ ئەوە بۆ ئەوەیە کە سایتەکە والێتی تۆ ڤێریفای بکە، ئیمەیلی تۆ ڤێریفای بکەتەوە بۆ ئەوەی کە بزانێت بەخۆتە و والێتای بەکاردێن یاخود ئەو حساب بانکیەی بەکاردێن. هەروەکو بینن your email is verified، واتە ئیمەیلەکەت ڤێریفای بوو.
بارزم لێرانە شەر وەکو بینن ئیمەیلەکە ڤێریفای بوو. دوام شت لەو بەشەی ڕقم موبایلی خۆت بدایە ئەو وەلێتەی ئەو سایتەی بۆ ئەوەی لە ڕێی مۆبایلیشەوە وەلێتەکەت ڤێریفای بی. لێرانە عێراقی هەلە بژێری و ڕقمی خۆت ئەنووسی ڕقم تەلەفۆنی خۆت دوایە کۆدەکت بۆ نێری ئەو کۆدای داخیلەکەی و واتە وەلێتی تۆ حساب بانکی تۆ بە مۆبایلیش ڤێریفایە. بەڵێ بارزانم هەر وەکو بینن ئەمە حساب بانکی بلاکچینە. بلاکچین وەلێتێکە جانتای پارەیەکە کە ئەتوانن بۆ ئەو بیتکۆین و ئەرزە دیجیتالیەکان بەکاربێنن بۆ ئەوەی کاتێکە لەو سایتانەی کە ئیشەکەن بتوانن بە ئاسانی پارەکەتان بێخنەنەوە ئەو حساب بانکیەی. ئەرزانم لەسەرەوە لە بەشە ڕێکۆست لە هەر سایتێکە ئیشت کرد کاتێکە حساب بانکیەیە دەهێ بە ئاسانی ئەتوانی پارەیە خۆت ڕابکێشیە ناو ئەو وەلێتەی ناو ئەو جانتە پارەیەی بلاکچینە پشتگیری لە بیتکۆین، ئێتێریۆم، بیتکۆین کەش و دۆلار و زۆرێک لە ئەرزە دیجیتالیەکانەکە و زۆر بە ئاسانی ئەتوانن هەتا ئەو بیتکۆینەی کە بەدەستیش دێنن بکەن بە دۆلار. بەڵێ بەڕێزانم لە بەشی سێنت لەسەرەوە لێرانە ئەتوانی لێرانە ژمارە وەلێتی ئەو کەسەی کە دەتێ بنووسی و لێرە بڕی پارەکەی بە بیتکۆین بە دۆلار پێشانەدا ئەتوانی لێرانە پارەی بۆ هەر کەسێک بنێری کە ژمارە وەلێتی ئەو کەسەت هەبێ واتە لە هەر وڵاتێک بێ لە هەر شوێنێک بێ کە ژمارە وەلێتی دایە ئەتوانی بیتکۆین یاخود دۆلار لە بەشی سێندا وی بنێری. لەبەرزانم هەروەکو گوتم ئەو سایتی بلاکچین بۆ ئەرزە دیجیتالیەکانە واتە بیتکۆین و ئێتێریۆم و بیتکۆین کەش و ئەوانە چونکە بیتکۆینی شەروەکو پێرفێکتمانی و پایەرکە بوو دۆلارە بیتکۆینیش پێویستی بە جانتایەکی پارە هەیە کاتێکەوە ئیشەکەن بە ئاسانی بتوانن لەو بەشەیە لە بەشە ڕێکۆست وەلێتی خۆتان ئەو ژمارە حسابی خۆتان بدەن بە ئەو سایتایی کە بیتکۆینی ماینینگەکەن و کاتێکە ژمارە حسابەکەتاندایە ئەتوانن زۆر بە ئاسانی ئەو بیتکۆینانەی کە ماینینگتان کردیە یان هەر ئەرزێکی دیجیتالی تر ئەتوانن زۆر بە ئاسانی بینە ناو جانتای پارەی خۆتان کە ئەویش بلاکچینە. بلاکچین حسابێکی ئەم نەبارزانم هیچ کێشەی نییە زۆر بە ئاسانیەوە ئەتوانن ئەو حسابەی دروست بکەن و بیتکۆینەکانتان بینە ناو ئەو حساب بانکیەی یاخود وەلێت یاخود جانتای پارە ئیترێوە هەر ناوێک بۆ دانێن فەرقی نییە چه حساب بانکی بی چه والێت بی چش جانتای پارە بیت. بەڵێ بەڕزان هەموو جارش بوو چوونە ژوورەوە بۆ ناو ئەو وەلێتەی بۆ ناو ئەو جانتە پارەی ئەو ئیمەیلەی کە بوو نانووسین دایتە ئەو سایتی بلاکچین تەماشاکە یەکەم ئیمەیلکەکەیەوە وەرزم ئیمەیلەکەی کەکەیەوە تەماشاکە لێرانە لە خوارەوە ڕقمەکەیە و ڕقم سابیتووە ئەتوانی بە ئەپل لە ستۆریش ناونووسیم کەی لەو سایتەی هەروەها لە گوگل پلەیش پشگیری لەو دوو واتە بوو مۆبایل لە ئایفۆن و لە گالاکسی شەکە یاخود هەر مۆبایلەکە لە ڕێی سیستەمی ئەندرویدەوە کارەکە هەروەها لە ئایفۆن بۆ چوونە ژوورەوە لە ناو والێتەکەت هەموو جارێ دەچێنەوە ئیمەیلەی کە بوو جیمەیلەکەت هاتیە ئەو مەسێجەی لێرانە ئەگە بیا خوارێ بەڕێزانم ئەوە ڕقم حسابەکەی ئەبینی تەنها پێویستە یەک کلیک لەسەر بکەی کاتێکە کلیکت کرد بەڕێزانم هەروەکو ئەبینی ڕقم وەلێتەکەت دێتە سەرەوە و لە خوارەوەش پاسوێردەکەت لاگینەکەی هەموو جارێ بچوونە ژوورەوە بەڕێزم ژمارە حسابەکەت لەگەڵ پاسوێردەکەت هەروەکو بینن بە ئاسانی دیسانەوە چیە ناو حساب جانتای حساب بانکی بلاکچین یاخود جانتای پارەی بلاکچین. بە هیوام کە زیاترین سوود لەم سایتانەی بکەن کە من بۆتان بەڵاوەکەمەوە
نیەتی من تەنها ئەوەیە کە ئێوەش بتوانن هەر وەکو خۆم لە ماڵەوە بەبێ بەرامبەر پارەی بەدەست بێنن و کار بکەن. من بەردەوام دەبم بە سایتە باشەکانتان بۆ ئەناسێنم کە چێ متمانە بن و ئێوە لەو سایتانەی کار بکەن و بەڕێزان لە سایتی بلاکچین لە چانتەی بلاکچینیش حسابێک دروست بکەن، چونکە زۆر سایت هەیە کە لە داهاتوودا کە بە بیتکوین کارەکەن و ئەرزە دیجیتالیەکان بۆتان بڵاوەکەمەوە. هەروەکو بینن نرخی بیتکوین زۆر لەسەرەوەیە، ئێوە توانن ژانە بە کۆکردنەوەی بیتکوین پارێکی باش بەدەست بێنن. زۆر سوپاس بۆیەوە کە تاکو ئێستا بینەری ئەم ڤیدیۆی بوون لە چەنێلی یوتیوبی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت. بەڕێزانم هەر پرسیارێکتان هەبوو لەژێر ئەم ڤیدیۆی لە چەنێلی یوتیوبی بەدەستێنانی پارە لەژێر ڤیدیۆ کامنتم بۆ بنووسن بۆ بورن ئەگەر لە فەیسبوک ناتوانم جوابتان بدەمەوە، چونکە من زیاتر لەسەر یوتیوب فعالیەتەکەم، واتە هەر پرسیارێکتان هەبوو ئەتوانن لە یوتیوبە لەژێر ڤیدیۆ بۆم بنووسن کامنتێک هەبوو من بە چاوان جوابتان نەدەمەوە. تا ڤیدیۆیەکی تر بەخواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.